سەرەتان باش بۆ هیوایی هەموو لایەکتان زۆر باش بن، تەندروستێکی زۆر باشتان هەبێ و دەروونێکی ئارامتان هەبێ. بووم ئێوارەیە بێگومان چەند بابەتێکمان بۆ ئامادە کردوون. ئێمە زانین لە دوای ئەوەی کە ڕژێمی بەئەس کۆتایی پێهات و هەروەها ڕوخێنرا، دەسەڵاتی ئەو ڕژێمە بەسەر کاری میدیاییدا نەما و هەروەها کاری میدیایی فۆرمێکی نوێی وەرگرت لە کارکردن و ئەم فۆرمە نوێی کارکردن لە میدیادا پێویستە بە شێوازێکی مورد مامەڵی لەگەڵدا بکرێ. میوانێک لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە کە سەرۆکی ڕێکخراوی چمک کورتکراوەی ڕێکخراوی چاودێری میدیای کوردیە و هەروەها بەڕێزیان مامۆستای زانکۆن لە بەشی تەکنیکی میدیا. ئەم ڕێکخراوە گۆڤارێکیان بڵاو کردوێتەوە کە ئەویش گۆڤاری دەرگاوانە. دکتۆر شوان ئادەم ئەیڤەس لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە کە سەرنووسەری گۆڤارەکەی و بە هەمان شێوە سەرۆکی ڕێکخراوی چمکە. قسەی زیاتر لەسەر ئەم بابەتاکەین و لێرە لە ستۆدیۆ لەگەڵ دکتۆر شوان بەخێربێت. زۆر سپاس. دکتۆر ئەگەر باسی ئەومان بۆ بکەیت چی شتێک بۆ هۆکار کە ئێوە بیر لەوە بکەنەوە گۆڤارێک بە ناوی دەرگاوان بەرهەم بێنن و هەروەها بۆچی ناوتان ناوە دەرگاوان؟ بەڵێ ئەمە دەرگاوان گۆڤارێکی وەرزی تایبەتمەندە بە پەروەردەی میدیایی لە هەرێمی کوردستاندا. هۆکاری ناونانی دەرگاوان ئەگەڕێتەوە بۆ زیاد لە هۆکارێک. ئێمە هەروەک لە سەرروتاری یەکەم ژمارەشە ئاماژەمان پێیاوە دەرگاوانی میدیایی لە سەردەمی بێدەرگاییدا مەبەستمان لە سەردەمی بێسنووری و بێفلتەری ئینتەرنێتدا کە ئێستا خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت بە جۆرێک بەربڵاون، هیچ فلتەرێک، هیچ یاسایەک، هیچ ڕێسایەک ناتوانێت بەربگرێ بەوەی کە تۆ بتێ بابەتێک یا بەرهەمێک یا هەر ژانرێکی دیکەی ڕۆژنامەوانی لە ڕووی وێنە، فۆتۆ، ڤیددیۆ یاخود هەر بابەتێک بتوانین لە ئینتەرنێتە دابەزێنی و وڵاوی کەیتەوە بەبێ ئەوەی هیچ فلتەرێکی لەسەر بێ. ئینتەرنێت شۆڕشێکی گەورەی کرد لە بەزاندنی سنوورەکان و لە تێکشکاندنی هەموو ئەو دەرگایانی کە پێشتر هەبوون، ئەو دەرگایانە کە بەشێکیان یاسایی بوون و بەشێکیان با بڵێن پیشەیی بوون لە ڕوانگەی پێوەرەکانی ڕاسا پیشەیەکانی ڕاگەاندنەوە فلتەریان دانا بۆ ئەو بابەتانی کە لە کەناڵێکی ڕاگەاندن ڕێگەی پێ بدرایە یاخود ڕێگەی پێ نەدرایە. بەڵام ئێستا ئینتەرنێت و خزمەتگوزاریەکانی و لەنێو ئەویشە تۆڕە کۆمەڵایەتەکان دیارترینان فەیسبوک و ئینستاگرام و سناپچات و کۆمەڵێ تۆڕی دیکە وای کردووە کە هیچ جۆرە فلتەرێک نەمێنێ و بە سیرکردنی واقعی میدیایی لە هەرێمی کوردستانیشە هەزەکەی کەناڵەکانی ڕاگەاندن بە جۆرێک لە جۆرەکان کەمترین فلتەریان هەیە بۆ چاپ و پەخش و بڵاوکردنەوەی ئەو بەرهەمانەی کە گەنە ئەوێ و لەوێوە ئەڕۆین. ئێمە هەستمان کرد لە ئێستا زەڕورە شتێک هەبێ بە ناوی فلتەرەوە. ئەم فلتەرە بۆ سنووردارکردنی ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەوانی نەبێ، بەڵکو بۆ ڕێخستنەوەی بێ، بۆ ئەوە بێ کە من و تۆ سەیری بەرنامەیەکی تەلەڤیزۆنیمان کرد یاخۆت گوێمان لە گەشتێکی هەواڵەکان کرد بە جۆرێک بتوانین هەمومان گوێ لێ بگرین، هەمومان سەیری کەین، هەمومان چێژی لێ بین و مەزاجی گشتیمان تێک نایە و شەرمهێنەر نەبێ ئەو بابەتانی کە بڵاوە کرێتەوە. بۆ نمونە لە گەشتێکی هەواڵەکانە ئێستا دیاردەیەکەیە پێڵن دیاردەی سێکسیزم کە بێژەرێکێت یا کەناڵێکێت بەرنمەیەکێت بە جۆرێک بابەتێکی جدید بە زمانێکی سێکسی بۆ عەرزەکە کە ڕەنگە نەتوانین لەسەر سفرەیەک ئەگەر تۆ گەنجێکی تیابێ، هەرزەکارێکی تیابێ، داپیرەیەک، باپیرەیەک، باوکێک، دایکێک بە یەکەوە سەیرێکی ئەم گەشتی هەواڵانە بکەین. لە ئێسایەکە ئەم فلتەرانە نەماون، ئێمە بە زەڕورمان زانی گۆڤارێک دەرکەین بۆ وەکۆڵێ هێنانەوە بەرباسی شتێک کە پێشتر هەبووە ناوی دەرگاوان بووە، ناوی فلتەر بووە، وەی کە لە عەرەبیا پێی ئەوترێ حارسل بەوابە و لە ئینگلیزیا پێڵەن گەیتکیپە. ئەمە ڕێگایە بەوەی کە تۆ کەناڵێکی ڕاگەاندنت هەیە ئەبێ پێشوەختە ئامانجت هەبێت لە دامەزراندنی ئەم کەناڵە و کاتێک ئەو بەرهەمی لەم کەناڵە میدیایەوە ئەڕوان نابێ هەرچی هاو بڕوە. ئێمە بۆ منە ڕۆژانە هەزاران زانیاریمان بەدەستەکە، بەڵام ئەم زانیارانە کاتێک لە فلتەریانەیەن بەشێکیان نەگونجاون، هەندێکیان لە ڕووی یاساییەوە نەگونجاون، هەندێکیان لە ڕووی پیشەییەوە نەگونجاون، هەندێکیان لە ڕووی دەرونیەوە نەگونجاون، هەندێکی دیکەیان لە ڕووی پەروەردەییەوە نەگونجاون. بۆیە تۆ ئەبێ ئەم فلتەرانت بەهێزکەی لەو پێناوەدا کاتێک کە بەرهەمەکەی تۆ ئەکەوێتە
سەرڕوپڕی ڕۆژنامەیەک یا گۆڤارێک یا لە شەپۆلێکی دەنجی رادیۆیەکەوە یا لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی و ئەڕوا وەرگرەکانت بتوانن لێت وەرگرن و دڵنیا بن لەوەی کاتێک کە خۆیان لە ماڵ نین، کاتێک کە چوزانم مناڵەکانیان سەیری ئەم کەناڵاکان، سەیری ئەم گۆڤارەکان، سەیری ئەم ڕۆژنامەیەکەن ئیکوێنەوە یا گوێ لەم رادیۆیەگرن بە ئیسراحەتەوە بیخوێنەوە و دڵنیا بن لەوەی کە شتێکی باشیان پێشەکان نەک شتێک بێت کە بێتە هۆی وەکۆڵێ گۆڕینی ئاراستەی بیرکردنەوە و ڕەفتار و هەڵسوو کەوتیان، چونکە ڕاگەیاندن وەکۆڵێ دیوێکی دووسەرە، هەمە توانی بە ئاراستەی باش بەکاری بێنی، هەمە بە ئاراستەی خراپ بەکاری بێنی. ئەمە بەشێک لەوەی کە بۆچی نامان ناوە دەرگاوان، ئەمانەوەی وەکۆڵێ ڕۆڵ و بەهای گرنگی دەرگاوانی میدیایی بێننەوە بەرباس و کەناڵە میدیایەکانی کوردستان بە جۆرە لە جۆرەکان ناچار بکەین جارێکی تر بیر بکەنەوە لەوەی کە زەڕورە دەرگاوان هەبێ ئەگەر چی ئێمە لە سەردەمێکە ئەژین، سەردەمی بێسنووریە بێ دەرگاییە، بەڵام گرنگە دەرگاوان هەبێ فیسەبیلی ئەوەی وەکۆڵێ کەناڵەکانمان ئەو متمانەی کە لای وەرگر هەیەی لە دەستینەیە، چونکە کە متمانە لە دەستدا جارێکی تر بینێت بە ئاسانی یا وەرگر بە ئاسانی نایەتەوە سەری کەناڵەکەی تۆ بکە. هۆکارێکی دیکە کە ئامانجمان لە دەرکردنی گۆڤارەکە چییە؟ ئێمە هەستمان کرد لە کوردستانە نزیکەی 5 بۆ 6 شوێن هەن کە بەشی میدیا یا بەشی ڕاگەیاندن، بەشی تەکنیکی میدیا، بەشی دیجیتال میدیایانەیە. ئەم بەشانە نەوەیەک تیا ئەخوێنن کە جگە لە زمانی شیرینی کوردی هیچ زمانێکی تر نازانن و زۆر جار پرسارمان لە یەکرێت سەرچاوە کاتێک سەرچاوی بۆ نەری بە ئینگلیزی بە عەرەبی بە فارسی یا بەوانە ئەڵێ مامۆستا من لەم سەرچاوانە تێناگەم بە کوردی هەیە کە سەیری کتێبخانەی میدیایی کوردیەکەی ینی تا ڕادێکی زۆر لاوازە لەوەی کە بتوانێت سەرچاوە بۆ ئەم هەموو توێژەی خوێندکاران یا بۆ نەوەی نوێی ڕۆژنامە نووسان کەسێک کە بێتە بواری ڕاگەیان و ڕۆژنامەگەریەوە لە ڕووی تۆریەوە خۆی دەوڵەمەندکان نەبوو. بۆیە ئەمە وەکو پڕکردنەوەی فەراغێکی ڕۆژنامەوانی بە پێویستمان زانی کە سەرچاوەیەک هەبێ بە زمانی کوردی بۆ ئەوەی ئەو نەوە نوێی ڕۆژنامە نووسان ئەو خوێندکارانەی کە لە بەشەکانی وەکوتم تەکنیکی میدیا و ڕاگەیاندن و دیجیتال میدیا و ئەوانەیە ئەخوێنن سوودی لێوەربگرن. و بەشێکی دیکەشی پەیوەستە بەوەی کە ئێستا لە دنیاە چەمکێک هەیە پێڵێن ئەجوکیشنال میدیا واتە پەروەردەی میدیایی چۆن وا ئەەکەی ئێستا میدیا بە جۆرە لە جۆرەکان هاتوۆتە ژیانی هەر یەکێکمانەوە ینی بمانەوێ بەخواز بێ یا بە بێخواز بێ ئەمە ڕۆژانە ئامرازێکی میدیایی بەکارێنی ئیتر ئایا تەلەڤیزۆنە ڕۆژنامەیە یا ئاسانترینە ڕەنگە مۆبایلەکانمان بێ کە چەندان ئەپلیکیشنی تایە ئێمە لەوێەوە مامەڵە لەگەڵ بەرهەمی میدیایی و پەیامی میدیایی و گوتاری میدیایی ئەکەین. بۆیە ئێستا لە دنیاە بیر لەوە ئەکرێتەوە چۆن وانەیەکمان هەبێت ناوی پەروەردەی میدیایی بێ لە قۆناغەکانی پێش چوونە قوتابخانەوەتە پێش ئەوەی بچیتە بەرخوێندن قۆناغی سەرەتایی واتە لە باخچەی ساوایانەوە ئەم پرۆگرامە هەبێت و لە قۆناغی سەرەتاییە هەبێت لە قۆناغی بنەڕەتەیە هەبێ ئامادەیی هەبێت تا ئەگەیتە زانکۆ پەیمانگاکان و لەوێەوە کە باڵن تایبەتمەندێتی بەشەکان جیاکرێتەوە ئیتر لەوێەوە یەکلایە بێتەوە. لە کوردستانە ئەمەمان نییە، شتێکمان نییە ناوی پەروەردەی میدیایی بێ. ئێمە لەو ماوەی پێشوە لەگەڵ بەشی ڕاگەیاندن لە زانکۆی هەڵەبجە سیمپۆزیەمێکمان کرد. سیمپۆزیەمەکە بۆ ئاراسەیە بوو کە چۆن وا بکەین مڕاجعی پەروەردەی میدیایی بکەین و لە نێوەندە ئەکادیمیەکانە لە کوردستانە کە تۆ کەسێکەوێ ببێ بە ڕۆژنامەنووس لەکوێ بێ بە ڕۆژنامەنووس ینی دوو ڕێگای هەیە یا ئەوە تا ئەچێتە بەرخوێندن لە نێوەندێکی ئەکادمی ئەخوێنێ بڕوانامە بەدەزێنێ و دواتر ئەگە چانسی هەبوو لە کەناڵێکی ڕاگەیاندندا ئەمەزرێت و بم شێوەیە بێ بە ڕۆژنامەنووس یا ئەگەر ئەوە نەبوو لە ڕێگەی بینینی چەند خولێکی پیشەییەوە خولە بینێ و ئەگەر بە زمانە بازارەکە ئەگەر واستە و مەحسوبێت و منسوبێتی هەبوو لە کەناڵێکی ڕاگەیاندندا ئەمەزرێ و ئەبێ بە ڕۆژنامەنووس. بۆی ئەم دوو سەرچاوەیە لە ڕووی زانستیەوە تۆکمەکەی پێویستی بەوەیە پەروەردەیکەی پەروەردەیەکی میدیاییکەی فێری خوێنەواری میدیاییکەی. بۆ نمونە ئێمە کە باز لەو پرۆگرامە ئاکەین ئەگەر لە پێش چوونە قوتابخانە هەبێ ئێستا بشێکی زۆری مناڵی کورد ئەناڵێنە بەدەستەوەی کە دایک و باوکەکان ئەناڵێنن بەدەستەوەی کە چۆن مناڵەکانیان وا لێ بکەن کەمتر ئایپاد و ئایفۆن و پرۆگرامەکانی کە لە نێو ئەمانن ئەپلیکیشنەکانی کە لە نێو ئەمانەیان کەمتر بەکاری بێنن. ئەم پرۆگرامی کە ئێمە باسیەکەین بەشێکی هۆشیارکردنەوەی هۆشیارکردنەوەی بۆ منە دادەکان یا ئەو کەسانی کە لە باخچەکانی ساوایانە ئیشەکەن چۆن ئەم مناڵە ساوایە تێبگەێنن کە بەکارهێنانی ئایپاد یا ئایفۆن یا ئەو ئامێرانی دیکەیە
پێویستی بەوەیە بۆ نمونە تەمەنی گەورەتر بێ یا ئەگەر بەکاری هێنا چ پرۆگرامێک بەکار بێنێ. ئێستا هەتا مەسەلەن ئەپلیکیشنە گەورەکانیش بەناوبانگەکان بیریان لەوە کردوێتەوە کە ئەپلیکیشنێک کە منداڵێک بەکاریێنێ جۆرێک بێ بۆ نمونە ئەپلیکیشنێکی وەکو یوتیوبمان هەیە. یوتیوب بۆ گەورە هیچ فلتەرێکی تیان نەماوە، ینی ئەنوا و ئەشکاڵ بابەتی تیادا ئاوازێ زۆر جار مەسەلەن بابەتی پۆرنۆیە تۆ بۆم بابەتێک گەڕی لە پڕێکا ڕکلامێکێتە ناوی. ئەمە ئەگەر مناڵی بەکاری بێنە ڕەنگە ئاراستەی بیرکردنەوە ڕفتارکردنی بگۆڕێ. بۆیە بیریان لەوە کردوەوە ئێستا یوتیوب کیدسەیە، واتە یوتیوب بۆ مناڵان کە لەوەیە بەر لەوەی تۆ داخلیبی هەندێک پرسیاری لەیەکە ئایا تۆ باوکودایکی ئەم مناڵی یاخود خودی مناڵەکەی یاخود مەسەلەن بەخێوکەری تەمەنە چەنە، مناڵەکەت ئەتەوێ مەسەلەن لە چ تەمەنێکایە چ جۆرە پرۆگرامێکی بۆ لە بژێری. واتە ئەوان ئێستا لە دنیای بیر لەوە کەنەوە کە مەسەلەن فلتەریزیشن هەبێ هەتا بۆ ئەپلیکیشنێکی وەکو یوتیوب. باش ئەو فلتەرە ئەتوانێ وا بکە بتوانێت ئەو مناڵە لە ڕێگەی ئەو ئایپادیا ئەو مۆبایلی بەکارهێنێ. فلتەری ئیشەکان بکە لەوانەیە ئەو کەسە خۆی ئەو زانیارانی کە ئەدرێ پێویستە ئەو کەسە جوابی باتەوە لەسەر زانیارەکان کە نووسراوە، ئەو مناڵە ڕەنگە بتوانێت تەمەنەکەی بە شێوەیەکی تر بنووسێ. ئەو کاتە توانێت تەواوی زانیاریەکانی خودۆ بابەتانی کە هەیە بەبێ فلتەر بەردەستی بکەوێت. ئەم فلتەرانە وەکوڵ ڕێگە چارن بۆ ئەوەی چۆن بەربگرن بەوەی کە منداڵ بە ئاراستەیەکی خراپە نەڕوە. ینی ئەگە تۆ بتەوێ چارەسەرێکی 100% بڕوان ناکەم چارەسەرێکی 100% هەبێت. تۆ ئێستا ئەمە هینێکمان هەیە لە بواری ڕاگەیاندنە کاتێک کە فیلمێک ئەزانێت زمانەکەی یا ناوەڕۆکی فیلمەکە بە کەڵکی منداڵێکی 13 ساڵان بەرەوسەر دێ یا 16 ساڵ بەرەوسەرێ لەسەر شاشەکە نووسێ پلس 16 پلس 13 پلس 18 واتە ئەوانەی سەرو ئەوانە سەریکەن. بەس لە کوردستانە ئەوانەی کە ناقەزەژدن سریەکەن، ئەوەی کە ناقص 13 سریەکە. بۆ نمونە لە دەرەوە منداڵە بێت لە ساعات 8 بکەوێت، ئێمە مناڵمان هەیە تا ساعات 2 گەرمەی جە و قسەکردن و هینێتی. وی ئەبێ ئەمانە مراجعات بکرێتەوە ئایا لە کوردستانە ئەم پلس 8 و پلس 13 ضرورە هەبێ یاننا، ئایا دەوری خۆیە بینێ یا نایبینێ. ئەمی کە فلتەرەکە دانراوە و ڕێگە چارەیەک دانراوە بەو هیوایی کە دایک و باوکەکە یا ئەو کەسەی کە ئەم مناڵە بەخێوەکرا بوونە لە باخچەیەکی ساوایە ئاگاداری ئەوە بێ کە بە فلتەری ئەوە بڕوە و ئەم زانەرەکانی بۆ پڕکاتەوە فیسەبی لێوەی ئەو ئەپلیکیشنەی بەکارهێنێ ئەو شتانی کە لەوێەوە ئەیبینێ شتێک بێ بە سوود بێ بۆ مناڵەکە نەک زەرەری لێبە. باشە بە بڕای ئێوە دەرگاوان ئەتوانێ لە وەک باستان کردووە ئەڵێن پێویستی خوێندنی پەروەردەی میدیای لە قوتابخانەکانە ئەتوانێ هۆکار بێ یاخود بڵین وەکو سەرچاوەیەکی باش بێ بتوانێ ئەو ئەرکە بەجێ بێنێت و بتوانرێ خوێندنی پەروەردەی میدیای لە قوتابخانەکانە جێبەجێ بکرێت و بڕاتە بواری جێبەجێکردنەوە و هەروەها لە ساڵانی داهاتوە ئیشی لەسەر بکرێت. بەڵێ ئێمە هەڵبەت بەرلەوەی وەڵامی پرسیار و بەمەوە ئەمەوێ ئاماژە بەوە بم کە ژمارەیەکی دەرگاوان 12 تەوەری لە خۆی گرتووە. لەم 12 تەوەرەیە یا لەم 12 دەرگایی کە ئێمە نامانناوە یەکێکیان خوێندن و پەروەردەی میدیایە. واتە احتیمامی ئێمە بە دەرەجەی یەکەم خوێندن و پەروەردەی میدیایە بۆ ئاراسەیە کە بتوانین لە ژمارەکانی داهاتوە ئەمە تەرکیزی زیاتری لەسەر بکەین و ئێمە هەڵبەت دەرگاوان ڕێکخراوی چاودێری میدیای کوردی کە چمکە ئەو دەریەکە یەکێ لە پرۆژەکانی ئەوەیە کە چۆن پرۆگرامی هۆشیاری میدیایی بخاتە ناو منهەجی خوێندنەوە. ئێمە وەکو خۆمان ئامادە کاریمان هەیە و ئامادە سازیمان هەیە و یەکێک لە ڕاستپاردەکانی ئەو سیمپۆزیەمەی کە باسیشم کرد لەگەڵ زانکۆی هەڵەبجە ئەوە بوو کە وانەی هۆشیاری میدیایی بکرێتە پرۆگرامەکانی خوێندنەوە لە بێش باخچەی ساوایان و دەست پێکە تاوەکو پێش چوونە زانکۆ و پەیمانگاکان. ئێمە لە هەوڵی ئەوەیان کە بتوانین لینکێ بدۆزینەوە لەگەڵ وەزارەتەکانی پەروەردە، وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی ڕۆشنبیری و لاوان قسەیان لەگەڵا بکەین بۆی قەنەعاتیان پێبێنین کە ئەم پرۆگرامە بچێتە نێو پرۆگرامەکانی خوێندنەوە و ئیشی لەسەر بکەین. وەکو جانبە منهەجەکە هیچ کێشەمان نییە، ئامادەی تەواومان هەیە. وەکو جانبی مرۆیی کێ بێڵێتەوە ئەمە بیرمان لەوە کردوێتەوە بۆ نمونە ساڵانە سەدان خوێندکار لە بەشەکانی ڕاگەیاندن و میدیا و ئەوانەیە دەرەچن بە نزیکەی 500 بۆ 700 خوێندکار ساڵانە لە بەشەکانی میدیای تەخەڕوجەکەن. ئەم خوێندکارانەی کە دەرەچن لی شوێنە دانامەزرێن. بۆ نمونە ئەگەر ئەم پرۆگرامە هەبێ ئەو کاتە وەزارەتی پەروەردە بیر لەوە کاتەوە ئەوانە دابمەزرێنە بتوانێت ئەم منهەجی هۆشیاری میدیایی بڵێتەوە لە قۆناغەکانی وەکوتم پێش چوونە قوتابخانە تاواکو سەرەوە. ئەوەی کە ئێمە ئەتوانین بەتەنها ڕاستەکە ئێمە بەتەنها ناتوانین. ئێمە ڕەنگە ڕۆڵمان هەبێت لەوەی تەرکیزی ڕای گشتی
کوردستان بە تایبەت ڕای گشتی ئەکادیمی و ڕای گشتی پەروەردەیی ڕابکێشین بۆ ئەوەی کە زەڕورە لە پرۆگرامەکانی خوێندنە وانەیە کە بێ بەناوی هۆشیاری میدیایی و فیسەبیلی ئەوەی کە هەم منداڵان لە باخچەکانی ساوانەوە بۆ قۆناغی سەرەتایی بۆ بنەڕەتی بۆ ئامادەیی ئاگادار و ئاشنای ئەپلیکیشنەکان و شێوازی بەکارهێنان و چۆنێتی تەعاملکردن لەگەڵیانە. ماشە لەو دەرگایانی گۆڤای دەرگاوانە کە باس کرد لە چەند دەرگایەک پێک هاتووە ژماری دەرگاکان چەند 12 دەرگای لەم 12 دەرگایە هیچ دەرگایەک تایبەت کراوە بە ئەو بابەتانی کە تایبەتن بە پەروەردەی میدیایی وەکو بابەتە میدیایەکان کە بەشێکی ئەکادیمی باسەکرێت لە زانکۆکانە یاخود لە ئەو دەورانە یاخود ئەو بابەتانی لە سیمینارەکانە باسەکرێت تایبەتە بە میدیا هیچ بابەتێکی لەو شێوە لەو دەرگایانە جێگەی کراوەتەوە؟ بەڵێ ئەگەر ڕێگەم بێ من ناونیشانی بەشێک لە دەرگاکان یا بەشێک لە تەورەکان بخوێنمەوە بۆ نمونە ئێمە یەکەم تەوەرمان خوێندن و پەروەردەی میدیایە کە لەم تەوەرەیە ئێمە هەچی پەیوەست بێ بە بواری خوێندن و بواری پەروەردە لە بواری میدیایە لە کای میدیای لە کای ڕاگەیان و ڕۆژنامەگەریە لێرەیە بازەکرێ و بەشێکی زۆری ئەوانی کەی خوێندنەوە ئەتوانن سوودمەند بن لەوەی کە چۆن و بەچی شێوێک بۆ نمونە لەم ژمارەیە بابەتێکدا بەزیوە بەناوی پەروەردەی میدیایی و پێویستی خوێندنی لە قوتابخانەکاندا کە باسی تەجروبەی وڵاتێکی وەکو ئەڵمانیاکە ئەوان چۆن منهەجی هۆشیاری میدیاییان لە پێش قۆناغەکانی چوونە قوتابخانەوەواتە لە باخچەی ساوانەوە تاواکو پێش چوونە زانکۆ پەیمانگاکان داڕشتووە چۆن منهەجەکەیان داڕشتووە و بەرگی ئەو کتێبانەمان داناوە ناوەڕۆکەکەیمان باس کردو و ئیشمان لەسەر کردووە. دەرگای ڕێنمایی هۆشیاری میدیاییمان هەیە لەوێ مەسەلەن هەموو ئەو ڕێنمایانی بۆ نمونە چۆنە بیت بە بێژەرێکی سەرکەوتوو چۆنە بووی بە ئامادەکارێکی سەرکەوتووی بەرنامەیە چۆنە بی بە پەیامنەرێکی سەرکەوتوو چۆنە بی بە دیزاینەرێکی سەرکەوتوو لە مەجالەکەیە هەموو ئەو هەنگاوانە ئێمە ئیشی لەسەرەکەین ڕێنمایی ئەین بۆ کەسێک کا بۆ نمونە تۆ ڕەنگە بەرنامەیە پێشکەشەکەی بە ئێرتیجالی هاتبیتە ناو بوارەکەەوە واتە چوبیتە نێوەندێکی ئەکادمی یا بۆ نمونە ڕەنگە تۆ بەشی کۆمپیوتەرت تەواو کردوێ بەشی ئەندازیاری تەواو کرد بەڵام دەبرێ حەز و کولیات هەیە بۆ میدیا هاتووی ئێستا بەرنامەیەکێکی لە کەناڵێک دامەزراوی شارەزاییەکی ورد و وەکۆڵە پسپۆریت لە بوارەکەیانە لە ڕێگەی ئەمەوە تۆ توانی بخوێنیتەوە شارەزایی و باگراوندی میدیایی خۆت زیاب بکەیت. دەرگایەکی ترمان هەیە تێز و توێژنەوەی میدیایی هەموو ئەو توێژنەوەی لە بواری میدیای ئەکرێت لەسەر میدیای کوردی بە تایبەت ئێمە هێناوانە لێرە دایانەوەزین بۆ نمونە لەم ژمارەیە بەهای هەواڵ لە ڕۆژنامەگەری هاوڵاتیدا کە مۆدلێکی تازە ئیشکردنی ڕۆژنامەگەریە ئەوەی کە پێڵەن ستیزن جێرنالیزم هاتوین باسمان کردووە یا ڕۆڵی سکرینی تەلەڤیزیۆنی لە بڵاوکردنەوەی ڕێکلامی بازرگانیدا ئەمەش بابەتێکی ترەکە بە بەڵێ بەدڵنیاییەوە سەرچاوێکی زۆر باشە هەم بۆ خوێندکاران بە تایبەت ئەوانی کە لە قۆناغەکانی کۆتاییان قۆناغی دوی پەیمانگە کوردی نەبووە. ئێمە ڕۆژانە شەوانە هەم خوێندکاران هەم ئارەزوومەندان پەیوەندیمان پێوەکەن سەرچاوەیەکمان نەبێ ئەوە باشترین سەرچاوەیە ئەتوانێت دەستی بکە و بۆ توێژنەوەکانیان بۆ باسەکانیان بەکاری بێنێ یا دەرگایەکی ترمان مژار و مێزگردی میدیاییە ئێمە لەم هینەیە باسی مێزگردێکمان ڕێکسوە لەگەڵ کۆمەڵە کەسی پسپۆر و شارەزە و ئەکادمیە مژاری گەشە و گرفت و گەشە و گەشەی خوێندن و پەروەردەی میدیایی لە هەرێمی کوردستان ڕێکخراوی چاودێری میدیای کوردی ئامادەی کردووە و کەسانی ئەکادمی بەپێی وەکۆڵە تەورەکە ئەگۆڕێ بۆ نمونە ئەگەر شتێک پێویست بێ بە جانبی تەکنیکیەوە خەڵکی تەکنیکی تایە ئەمادە بێت تەکنیکی میدیا چۆن ئاگادار بن پێشتر ئێمە وەکۆڵێ بەرنامەی بۆ داڕێ پلانی بۆ داڕێ و ئاگاداری بۆ ئەکرێت لە پیجەکان لە سایتی چمک www.chmk.org یا پیجێکمان هەیە لە فەیسبوک بەناوی کوردیش میدیا وەچدۆگ ئۆرگانیزیشن کە هەم سایتێک و هەم پیجێکی دەوڵەمەنە ینی هەچ کەسێک لە بواری میدیای ئەگەر بێ بە شێوەی نووسراو بە شێوەی وێنە بە شێوەی ڤیددیۆیی زانیاری لەسەر میدیای کوردی دەستکەوێت ئەتوانێت لەو سایتەیە دەستیکەوێت. هینێکی ترمان دەرگایەکی ترکمان دیدار و دیفچوونی میدیاییە کە ئێمە بە دووەدا چوونەکەین بۆ ئەو کێش و گرفتانی کە لە هەرێمی کوردستانە لە ڕووی میدیاییەوە هەبوو بۆ نمونە ئێستا لەم چەند مانگەی دوایە لەم چەند ساڵی دواییە هەست کرد جۆرێک شەپۆلێکەیە هەچی هەڵەسێ مەسەلەن دەستگایەکی علامی دامەزرێنێت و کۆمەڵی خەڵک لە خۆی کۆوەکاتەوە و ئەوانە ئێمە مەسەلەن بە دوواداچوونێکمان هەیە لەسەرەوەی کە دامەزراوی میدیایی لە نێوان پاشاکردانی و ئازادی دەربرین ڕۆژنامەگەریە ئەمە فەوزایە دروست بووە یاخود بەشێکە لەو ئازادی دەربرین ڕۆژنامەگەری کە لە هەرێمی کوردستانە کامیانە مەسەلەن بە دوواداچوونمان بۆ کردووە. باسی
کێشەکانەکەن ئەڵەنم کێشانە هەیە ئەی چارەسەر لە بەدواداچوونەکان لە بەدواداچوونەکانی چارەسەریشی بۆ کراوە ئەتوانێت ئەمە جێبەجێ بکات ینی بچێتە بای جێبەجێکردنەوە ناڵم لەم بەدواداچوونەیە هەم کێشەکە خراوەتە ڕوو هەم چارەسەرەکەشی خراوە ئەگەر شوێنێکی معنی هەبێ بۆن منە وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر بیاوێ بۆن منە کێشەیەک حەلکە بۆن منە ئێستا ئێمە لەم هینەیە لەم ژمارەیە بابەتێکی ڕخستنەوەی کەناڵەکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان کە ئێستا وەزارەتی ڕۆشنبیری سەرقاڵی ئەوەیە چۆن کەناڵەکانی ڕاگەیاندن ڕێبکاتەوە چۆن ڕێنمایی تازایان بۆ دەرکات چۆن هەمواری یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 بکات چۆن ڕێنمایی ژمارەیەکی ڕخستنی فریکوێنسی لە هەرێمی کوردستانە هەموار بکاتەوە ئەگەر مەبەستی بێ ئەتوانێت مەسەلەن لە ڕێگەی بەدواداچوونی ئەم گۆڤارەوە بابەتەکانی ناوەوە بگاتە کێشەکە بزانە ناوەڕۆکی کێشەکە چیە کێشەکە هەم چارەسەرەکەشی دیاری کراوە و ئەتوانێت مەسەلا قسە لەگەڵ خەڵکانی پسپۆڕا بکە کە لەم گۆڤارەیان نووسن چونکە بەشێکی زۆری ئەوانەی کە نزیکەی 25 کەس لەم ژمارەیە بابەتی هەیەتیان نووسیوە هەموو ئەوانن کە نازناوی زانستی پرۆفسۆری یاری دەدەر مامۆسایان هەیە لە بواری میدیاتوان بابەت بڵاوکەنەوە تەنها ئەو کەسانن مەرج نیە تەنها ئەوان بێ بەڵام ئێمە بۆ ئەوەی وەکۆڵێ قورساییەک بین بە گۆڤارەکان ئەو خەڵکانەمان هێناوە کە شارەزان لە بوارەکە یا پسپۆڕیان هەیە لە بوارەکە یا بە شێوەیەکی ئەکادمی پسپۆڕیان لە میدیای هەیە ئەوان ئەینووسن یا ئەوان وەکۆڵێ بابەتەکان وەرەگێڕن یا ئەوان مشارەکەی با بڵێن مێزگردەکانەکەن و دۆسیەکانەکەنەوە دەرگایەکی ترکەیە هەڵبژاردە و هەڵسەنگاندنی میدیایی کە ئێمە هەوڵ ئەدەین لەمە دووە هەموو ئەو هەڵە زەقانی کە لە میدیای کوردی ئاکرێت تێنەپەڕێ بەڵکو بیان هێنین بیان وروژێنین وەقسان لەسەر بکەین و ئەو لایەنانە دەربکەین کە بۆچی ئەمە هەڵەیە لە ڕووی میدیاییەوە ڕۆشتووە و چارەسەرەکەی چییە چۆن چارەسەرەکرێ و پێشنیاز چێ بووی دەرگایەکی تر مەسەلەن ڕاز و ڕێبەری میدیایی ئەمە یەکێ لە کێشەکانی ڕۆژنامەنووسان ئەوەی کە هەمانە بۆ نمونە شەڕێکی وەکو داعش ڕۆیە ڕۆژنامەنووسێک تا ئێستا نەچۆتە بەرەکانی جەنگ ناتوانێت هیچ ڕێبەرێکی هیچ وەکوڵێ شتێکی لە بەردەسان نیە چۆن و بە چ شێوەیە مامەڵە لەگەڵ بۆ منە هێزە شەڕکەرەکانە بکات لەگەڵ ئایا هێزی شەڕکەری ئەم لایە بڕواایە لەگەڵ هێزی شەڕکەری ئەو لایە بڕواە چۆن بتوانێت بێلایانی خۆی پارێزێ ئەمە بیر لەوە کێنەوە زنجیرەیەک ڕێبەری میدیایی ئامادە بکەین لەڕێگەی ئەم گۆڤارەوە بۆ چۆنەتی مامەڵەکردن بۆ منە لەگەڵ بەرەکانی جەنگە یا پەتایەکی وەکو کۆرۆنایەتە پێشەوە ڕۆژناوەنووسان چۆن مامەڵی لەگەڵ ئەو بابەتانی کە تازەن ڕوئەدەن نوێن بەڵێ لەگەڵ ئەو هێنانێ ئێمە بتوانین کۆمەڵە ڕێبەری جیهانی کە کراون بۆ نمونە یونسکۆ دەریەکە نەتەوە یەکگرتوەکان دریکە ئەم ڕێبەرانە تەرجمەکەین بۆ کوردی و بڵاویکەنەوە یا هەندێک ڕێبەر هەیە ڕەنگە خۆمان ئینتاجیکەین خۆمان بەرهەمێنین بۆ نمونە لەم ژمارەیە ڕێبەرێکمان هەیە بە ناوی ڕێبەری ڕێگرتن لە هەندانی تونند و تیژی لە دەستگاکانی میدیای کوردیە هەموو ئەو شانەمان هێناوە ئەم چەمکانی کە لە میدیای کوردیا بڵاو کردەوە بۆنی تونند و تیژی لێت ئێمە هاتوون دەزیشانمان کردووە لەناو سیاقی جوملەکەی کە کەناڵەکە بەکاری هێناوە و پێشنیازیشمان بۆی چییە ئایا ئەم وشەیە ئەم چەمکە بەکار بێنێ بەردەوام ئێمە بڵاومان کردەوە بۆ هیوای کەناڵەکان بیخوێننەوە و لەمە دووە بەکارەکە هەمووی دانن دامانناوە هەموو ئەوەمان داناوە نزیکەی 163 وشەیە یا دەستەواژەیە هەڵبەدەمە ئیشێکی ڕێکخراوی پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن ئێمە بڵاومان کردوەوە لە بەروی کاتی خۆی ڕەنگە سنووری بڵاوبوونەوەی کەم بوو بەیان نەگەیشت بێ ئێستا کە لەرەیە بڵاو کردوەوە هەموو کەناڵێکی ڕاگەیاندن دەتوانێت نوسخەیەک لەمە بەدەست بکە بۆ بەسەر ڕۆژنامەنووسەکانیە بەسەر کارمەندەکانیە پێشکەشی کافی سەبیلی ئەوەی کە کاتێکە تۆ پەیامێک بەرهەمێنی یا پەخشێکی یا چاپیەکەی بتوانی ئەو وشانیتیان نەبێت کە بۆنی تونند و تیژی لێ یا ئێمە چارەسەریشمانیا بۆ نمونە ئەو وشەیە ئەکرێ وشەی فڵانی لەگەڵا بەکاربێنرێت کە ئەهوانترا بۆ وەکڵێ هانی تونند و تیژینە یا خۆی مانایەکی تونند و تیژی ئامێز نایە بەدەستەوە یا پێشنیازی ئەومان کردووە کە ئەم وشەیە هەر لە ئاساسا بەکار نێنێ بۆ ڕەنگە لە کوردیا وشەیەکمان نەبوو بێ بۆ بدیل هینێکی ترمان دەرگایەکی تر دۆز و دۆسیە میدیاییە محاولەکەین لە هەر ژمارەیەەکە دۆسیەک بۆ ڕوژێنین و داواکردن لە خەڵکی پسپۆر بۆی لەسەری بنووسێ بۆ نمونە لەم ژمارەیە یار و نەیاری پێشنیازە یاسای ڕێخستنی میدیا ئەلکترۆنی لە هەرێمی کوردستانە کە پێشنیازە یاسایەکە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و دوای خوێندنەوەی یەکەمی دواوی ناوەڕۆکەکەی ئەمە لە سایتی چمک بڵاومان کردەوە
کاردانەوەیکی توندی بەدوایە هێنا چونکە بەشێکی زۆری ئەو ئازادیانی کە تا ئێستا لە هەرێمی کوردستانە لە ڕووی دەربڕین و ڕۆژنامەگەریەوە بەدەزاتوە بەداخەوە لەم پرۆژه یاسایە هەمویان سنووردار کرابوو خەڵکێکی زۆر لەسەری نووسی لە ڕووی یاساییەوە لە ڕووی پیشەییەوە لە ڕووی تەکنیکیەوە ئەوانەمان کۆ کردوێتەوە لەم ژمارەیە دابان بەزانەوە هەوڵی ئەوە ئاین ژمارەکانی داهاتوش هەجار و تەوەرێک بۆ ڕوژێنین دۆسیە بکەینەوە لەسەر بابەتێکی دیاریکە و قسەی لەسەر بکەین وەڵام بەڵێ بمبورە ئەگەر دووسێت دەرگای ترماوەیەکی لەوانە کاریکاتر و تەنزی میدیایی ئەگەر دقت بە ژمارەیەک هەم بەرگەکەی پێشەوە لە دواوە احتیمامێکی زۆرمانیاوە بە کاریکاتر لە بەرەوەی کاریکاتر لە کوردستانە وەکو پێویست احتیمامی پێنادرێ و ئەو مەسیجەی لەڕێی کاریکاتێرەوە ئەگا ڕەنگە زۆر جار بەدەیان وتار و دەیان گۆوار دەرنەکرێت وایە یەکێ لە احتیماماتی گۆوارەکە کاریکاتێرە دەرگایەکی ترمان پرۆژە و چالاکی میدیاییە لەمە دووە هەموو پرۆژانە ئەو چالاکیانی کە لە بواری میدیایی ئاکرێ ئەنجا بۆ هەموارکردنەوەی یاساکانی بێ بۆ ڕێخستنەوەی بێ بۆ ئەو سیمپۆزیەمانە بێ یا هەوڵ بین لە داهاتوودا ئەو ماستەر و دکتۆرانی کە لە مجای میدیاییە ئێنە پێشەوە بتوانین لێرەیە ڕۆماڵیانکەین تەورێکی در چاپکرا و بەرهەمی میدیایی مەسەلەن خەڵکێکی ڕەنگە تا ئێستا نەزانێت چەند کتێب بە زمانی کوردی لە بواری میدیاییە بەرەماتوە ئێمە بتوانین لێرەیە ئەوانەی کە دەرەچن ئەوانەی کە پێمانەگەنەوەی ئاگاداریان بین لێرەیە عەرزیان کەیتەوە دەرگای کۆتایی کە هەمانەوە زۆر گرنگە وشەدان و فەرهەنگی میدیاییە کە ئێستا لە دنیای وای لێ هاتووە تۆ مەهماکان بتانی بنووسی بخوێنیتەوە تێبگەی بەڵام ئەگەر زمانێکی گلۆباڵ زمانێکی گردردونی نەزانی ناتوانانی لە بوارەکە سەرکەوتوی بۆیە ئێمە لەم ژمارەوە دەستمان پێکردووە لە هەر ژمارەیەەکە بەشێک لە وشانەی کە لە بواری میدیایە بەکاربێنن واتە وشەی پسپۆری ئامێزن لە بواری میدیایە بەکارێنن ئێمە لێرە شکردنەوەی بۆەکەین بە زمانی کوردی چی پێوەتیم و تحلیل لەسەر مەرجەکان بۆ بڵاوکردنەوەی بابەت لەم گۆڤارەدا چییە؟ مەرجەکانی شەر دامان بەزاندووە لەم ژمارەیە یەکێ لە مەرجە سەرەکیەکان ئەوەیە ئەمە نامانەوێت هیچ بابەتێک لەم گۆڤارەیە دابەزێت بەبێ سەرچاوە بڕۆ واتە ئەوە نییە هەر بیرروبۆچوونی شخصی خۆی بێت و بڵاوکێتەوە ئەو بابەتی کە تۆ نووسی ئەبێ پشتبەستوو بێ بە کۆمەڵی سەرچاوی زانستی و لەسەر ئەساسیەوە داڕشت بێتەوە و بڵاو کرابێتەوە ئەمەش بە جۆرە لە جۆرەکان یەکێکە لە دەرگاوانەکانی ئێمە بۆ ئەوی کە هەموو کەسێک بۆ کۆڵە جورئەتی نووسین نەکا لێرە ئەگەر پسپۆڕیەکی لە بوارەکەیان نەبێ ئەگەر وەکۆڵی لە ڕووی ئەکادمی و بڕوانامەیەکی نەبێ یا قاڵبوویەکی مەجالەکە نەبوو بێ نەتوانن نووسێ و ئامانجێکی دیکەمان لەوەی کە سەرچاوە بەکاربێنێ ئێمە لەبەرەوەی گۆڤارەکەمان تارگێتەکەی یا ئامانجەکەی خوێندکاران و نەوەی نوێی ڕاگەاندن و ڕۆژنامەوانین ئەمانەوە فێر بن هەر بابەتەکان وسن هەشت پەیامێکە بەرهەمێنن کە پەخشیەکەن پشت ببەستێ بە سەرچاوە نەکە بە عشوایی بە بڕوای پێم وایە و پێی وایە و ئەوانە بڕوە ئەوە یەکێک لە مەرجەکان مەرجێکی دیکە ئەوەیە کە پێڕەوی زمانی کوردی بکە ئەو پێکاتەکەی کە هەیە بۆن منە ئێمە لە زمانی کوردیە بکەرمان هەیە فەرمانمان هەیە و تەواوکەرمان هەیە لە ئینگلیزیا ئەم پێکاتێ بە جۆرێکی دیکەیە ئێمە ئەمانەوەی کاتێک کە جملەیەکی کوردیێن جملە ڕاستەکە بێ نەوەکو وەکۆڵی بەزنووسینەکەی کوردی بێ وەگەرنا ناوەڕۆکەکەی مەسەلەن پێکاتی جملەیەکی عەرەبی یاخود ئینگلیزی تابێ کاتاتان بڵین سەرچاوێکی باشە خوڕێ ڕەنیشاندەرێکی باشە بۆ دروستکردنی زمانێکی ستاندارد بۆ ڕاگەاندنی کوردی زمانی ستاندارد قورسە بتوانین بە گۆڤارێک دروستی بەڵام ئێمە محاولەیەکە هەوڵێکە ئەیین لەوەی کە بتوانین وردە وردە ئەو چەمکانی ئەو شانەی کە لە کوردیا هەیە بە ڕاست و دروستی بەکار بێنرێ و هینێکی دیکە مەرجێکی دیکەی بڵاوکردنەوە ئەوەیە ژمارەی وشەکان کە بەکاری ئێنێ لە 3000 وشان زیاتر نەبێ واتە دیاریکراوە مەرجێکی دیکە ئەوەیە کە بە یونیکۆت بنووسێ و بینێرێت و ئیش لەسەر خاڵبندی و ڕێنووسی تازە زمانی کوردی بکات باشە ڕۆڵی میدیای کوردی لە دروستکردنی ناسنامە بۆ گەلی کورد لە چی ئاستێک هابینی ئایا توانیوێتی ئەو ڕۆڵە بگێڕە ببێتە هۆی ناساندنی گەل میدیا ڕۆڵێکی گەورە و گرنگی هەیە لە ناسنامەی نەتەوەی ئەگەر میدیان نەبووایە مەسەن چی زانی کورد نەتەوەیە هەیە ماوە نەماوە ئەوە تا ئێسش میدیایە وای کردووە کە کورد بە زیندوی بمێنێتەوە لە نەخشەی میدیای جیهانیەوە لەوەی کە تۆ ئێستا ئەگە سەفەری بکەی بۆ وڵاتێکی بیانی ناوی کوردبێنی بە ئاسانی ئەیناسەیەوە لیتیەکە وازانێ لەکوێیە کەوتوتە کوێ چەند میلیۆنن زانیاری هەیە لەسەری مەسەلەن تۆ ئەگە لە ساڵانی هەشتاکانە بچیتایەتە دەرەوە زۆر کەم
ئەیزانی کورد چییە، لەکوێیە، ژمارەی چەنە، خەڵکەکەی چ جۆرە وەکۆڵەیە کولتور و دابوونەری تێکی هەیە. میدیای وای لێ کردووە ئێستا مەسەلەن تۆ بچیتە هەر شوێنە زۆر بە ئاسانی ئەزانی یەکسە پرسیارەوە لەیەکە ئایا تۆ کوردی عێراقی یا هی ئێرانی یا هی تورکیا یا سووریا، وەڵام میدیا ڕۆڵێکی بەرچاوی هەبووە، بەڵام بەداخەوە میدیای کوردی یا ئەوەی کە ئیدارەی میدیای کوردیەکە بە بەرنامە ئیش لەسەر ناساندنی ئەم نازنامەیە ناکە. بۆ نمونە ئێمە ئێستا میدیایەکمان نییە تایبەت بێ بە کولتوری کوردی، تەنها ئیش لەسەر بەرەمێنانی بۆ نمونە گۆرانی، میوزیک، فلم، درامای کوردی بی، ینی خۆی یەکلایی کاتەوە بۆی لە جانبی کولتوریەوە وەکۆڵێ کولتوری کوردی بە دنیا بناسێنێ. میدیایەکمان نییە بۆ نمونە بێ ئیش لەسەر شۆڕشەکانی کورکایە سەروەریەکانی کوربا بۆی بە سۆڕەیەکی جوانتر پیشانی بە. بۆی زۆر جار ئەبینین میدیا کە باسی کورد دەکرێت بۆ نمونە بە ژن کوژ ناویێت، بە شەڕکەری باش ناویێت، بە جۆرێک ناویێت کە لە دەرەوەی ئەو ئامانجانەیە کە ئێمە وەکو کورد ئەمانەوێت کوردی پێ بناسرێ. بۆ نمونە من حەزەکەم لە دنیای کورد وەکو کەسی عاقڵ بناسرێ، وەکو کەسی زیرەک بناسرێ، وەکو کەسی چوزانم کەسانێکە خاوەنی کولتورن، خاوەنی دابوونەریتن، خاوەنی زمانی ڕەسەنی خۆیانە. بەڵام بەداخەوە میدیای کوردی نەیتوانیوە ئەم مەسیجە بگەێنە بەدەرەوە. ئەوە جگەلەوەی ئێمە بە زمانی بیانی میدیامان زۆر کەمە، ینی کێشەکانی کورد یا پرسەکانی کورد بە دەرەوە بناسنن. بۆ نمونە ژمارەی ئەو میدیانەی کە بە زمانی ئینگلیزی باز لە کوردەکان، بە زمانی عەرەبی، بە زمانی تورکی، بە زمانی فارسی باز لە کورد و ناسنامەی کوردیەکەن زۆر کەم و دەگمەن. بەڵام سێ ئەرکی سەرەکی میدیا هەیە، ئەویش زانیاری پێدان، کات بەسەربردن و هەروەها پەروەردەکردن. میدیای کوردی توانێتی لە بەرنامە و پرۆگرامەکان و کارەکانیاندا ئەم سێ ئەرکا بە جوانی بە بینەرەکان بگەێنێ. ئەمە وەکو پرسیاری کۆتایی بۆ بەڕێستان. هەڵبەت ئەرکەکانی میدیا زیاترن لەو سیانەی کە بەڕێزت گشتی، بەڵام ئەگەر ئێمە چڕێکەینەوە لەسەر سێ ئەم ئەرکا، میدیای کوردی بە شێوەیەکی گشتی ئەتوانی بڵێ ئەم ئەرکانەی بینیوە، هەم ئەرکی زانیاری پێدانی بینیوە، هەم ئەرکی کات بەسەربردن و ئەوەی کە پێڵن خۆشبباری بینیوە، هەم ئەرکی پەروەردەییشی بینیوە. بەڵام بەداخەوە ئێستا دۆخی ئێستای میدیای کوردی ئەوەی وەکۆڵێ لە چوارچێوەی خۆشبباریە ئەسوڕێتەوە، تەرفیهیاتە ئەسوڕێتەوە، ئەوە لە چوارچێوەی بەخشینی زانیاریەکی ڕاست و دروستان ناسوڕێتەوە، ئەوەندە لە چوارچێوەی بەرهەم و پەیامێکی پەروەردەیە ناسوڕێتەوە. ئێمە ڕۆژانە بەدەیان وەکوڵێ پرۆگرامی تەلەڤیزۆنی بەدەیان، بەرنامەی ڕادیۆیی بەدەیان و سەدان وتار و بابەتی ڕۆژنامە و گۆڤارەکانە بینین، بچووکترین ڕەهەندی پەروەردەییتیان نابینین. مەسەلەن بەرنامە هەیە زۆر بە ئاشکرا ئامانجەکەی و ئاراستەکەی و جۆری پێشکەشکردنەکەی ناپەروەردەیی و کەچی بەردەوامیشە، هیچ شوێنێک هیچ دەستگایەک دامەزراوەیەک نییە کە بەر بەمانە بگرێەوە میدیای کوردی لەو سەر لە شێواوی کە ئێسا تێی کەوتووە بێنێتەوە سەرڕێ. دکتۆر شوان ئادەم ئەیڤە، زۆر سپاس کە ئەم ئێوارە لێرە لەگەڵمان ئامادە بوویت، ئەرکتان کێشە بە هیوای کاری باشتر و بەردەوامی بۆ هەم بۆ گۆڤارەکە هەم بۆ ڕێکخراوەکەتان. زۆر سپاس بۆ ئێوەش. مەمنون. ئەزیزانم، خۆشحاڵم کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بوون، بۆ هیوای کە بابەتەکان و گفتوگۆکانمان جێی سەرنج و هەروەها گرنگی پەدانی ئێوە بینەر ببێت. کاتێکی خۆش.